ساڵتان لێبێت من کۆبانەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. حەزب و لایەنە سیاسیەکان لە عێراق ئێستا جموجۆڵێکیان تیا کەوتووە بۆ ئەوەی هەم پرسی سەرۆکوەزیران هەم پرسی سەرۆک کۆمارێک لای بکەنەوە. لایەنە شیعەکان بە تایبەتیش چوارچێوەی هەماهەنگی لەم چەند ڕۆژەیە کۆبوونەوەکانیان چۆر کردوتەوە بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنێک سەبارەت بە دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عراقی. بەڵام تاوەکو ئێستا لە نێو چوارچێوەی هەماهەنگیشە هیچ ڕێککەوتنێک نەکراوە کە چێ ببێتە کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران. ئێوارەی ئەمڕۆژ کۆبوونەوەیان هەبووە بەڵام تا ئێستا نەگەیشتون بە ئەنجام. لە نێوخۆی هەرێمی کوردستانیشدا گفتوگۆی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بۆ ئەوەی هەردوو لە بگەن بە ڕێککەوتنێک کاندیدێکی هاوبەشیان هەبێت بۆ پۆستی سەرۆک کۆماری عراق. تا ئێستاش هیچ شتێکی فەرمینیە کە ئایا یەکێتی و پارتی بە کاندیدێکی هاوبەش دەچنە بەغدا بۆ ئەوەی ببێت بە سەرۆک کۆماری داهاتووی عێراق یاخودنا. لەسەر ئەم پرسانە من میوانێکم لەگەڵ دەبێت شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت و گفتوگۆی لەگەڵەکەم. کاک شاخەوانم کاتتان باش. کەی پەرلەمانی عێراق بۆ پرسی سەرۆک کۆمار کۆ دەبێتەوە؟ ئێوارەی جەناب و بینەرانی کوردستان 24 باش دیارە ماوەی چەند ڕۆژێکە پەرلەمان دەستی بە کارەکانی کردوتەوە بە خولی نوێی تەشریعی لە دوای جەژنەوە لە ڕۆژی یەکشەمەوە دەستمان بە دانیشتەکانی پەرلەمان کردو بۆ خولێکی نوێی یاسادانان. هەوڵێک هەبوو لەلایەن هێزە شیعەکان بە تایبەتی بۆی دەستپێکی کارەکانی پەرلەمانی عێراق بەوە دەست پێ بکات کە دانیشتنی ڕۆژێک دەستنیشان بکرێ بۆەوەی کە هەڵبژاردننی سەرۆک کۆماری تیا ئەنجام بدرێ. دیارە ئەو بابەتە زیاتر ئامانجێکی لە پشتەوەبوونەکەوەی کە بەواقع ئەوان خەمخۆری ئەوە بن کە سەرۆک کۆمار هەڵبژێردێت، چونکە هەمولایەک دەزانین بابەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکوەزیران پێویستی بە یەکتێگەیشتنی سیاسی هەیە لە دەرەوەی پەرلەمان. بەڵام ئەو هێزە لە ماوەی ڕابردووە شکستیان هێنابوو لەوەی کە بتوانن پێش پاشەکشێکردنی یاخود ئیستیخالەکردنی سەدر لە پەرلەمان سەدرەکان نەیان توانی ڕێککەون لەسەر کەسێک بۆ ئەوەی بربژێرێک ببێتە سەرۆک وەزیران. لە دوای ئەوەش ئیحراجەکە بۆوان زیاتر بوو بە تایبەتی لایەنی ئیتار کە ئێستا خەڵکەڵێ تیار لە ساحەکە نەماوە بە تەنیا ئێوەن ڕێکنەکەوتنتان لەسەر چی و ئەوانیش لە بەردەم دوو بژاردەی قورسن. بژاردەیەکیان ئەوەیە کە هەندێکیان پیان وایە دەبێ لە ئیتاریا قوحەکان ئەو خەتی یەکەمی ئیتار هەڵبژێردرێن و دەستنیشان بکرێن بۆەوەی کە ببێتە سەرۆک وەزیران. لایەنێکی تری ناوی تار پێوایە ئەو هەڵبژاردنە هەڵەیە چکە دوجار ئەبێتە هۆی ئیسفزاز بۆ لایەنی بەرامبەر کە تەیاری سەدریە و حکوومەتاگە دروست بێ ماوەی کەمە بێ و کورتە بێ و زوو هەڵەوەشێتەوە و تێکەچی یاخود لە بچووکترین شەپۆلی ناڕەزایە حکوومەتەکە ناتوانێت خۆی بگرێ. لایەنێکی تریش ڕێیان لەسەرەوەی کە کەسێک بێت لە نێوان شیعەکانە مەقبولێتی هەبێت لە لای هەموو لایەکان. هەتا ئێستا ڕێک نەکەوتن بۆیە لە بەرەوەی ڕێک نەکەوتن فشارێکی گەورەی جەماوەریان لەسەر بوویستیان تۆپەکە فرەدەن ساحەی پەرلەمان. لە کۆبوونەوەی دوێنێ من ئەوم ڕەت کردەوە کە ئێمە قبولی ئەوە بکەین ئەو بابەتە بێتە ساحەی پەرلەمانەوە دانیشتن بۆ سەرۆک کۆمارمان ڕەت کردەوە کە قەرارەوە بوو ڕۆژی دووشەممە ئەنجام بدرێ. تەنانەت داوایان کە ڕۆژی چوارشەممە ئەویشمان ڕەت کردەوە وتمان ناکرێت سەرۆک کۆمار ئستیحقاقی نەتەوەیە کە بەبێ ڕێکەوتن دەستی بۆ ببرێەوە دانیشتنی بۆ دابن لە کاتێکە ئێمە سێ دانیشتنمان بۆ پرسی سەرۆک کۆمار تهدید کرد و ئەوان نەهاتن بەشداریان نەکرد. ئێستا ئەم پەلەی ئەوان لە پایچی کەیوان توانیان ڕێبکەونەوە کاتە دەتوانن ئەو ڕێککەوتنیێوان بێتە فشارێک لەسەر لایەنە کوردستانەکان بۆی کە ڕێبکەون لەسەر بەربژێرێک بکەنەوە یاخود دانانی ئالێتێک بۆ هەڵبژاردننی بەربژێرێک. ئێمە ڕەتیەکەینەوە تاو کاتی ڕێککەوتنی سیاسی ئەکرێت و لە دانیشتنی ڕۆژی پێنجشەمیش کە قەرارە دیسا مناقشە و بابەتە بکرێت پێیان دەڵێن کە پەرلەمان ناکرێت ئیشەکانی بوەستێ. ئێمە 20 پرۆژەمان لە کۆی نزیکەی 80 پرۆژە هەڵبژار بڕێککەوتنی هێز و لایەنە سیاسەکانی ڕۆژی دووشەم کۆبوونی ڕۆژی دووشەم ئەو پرۆژە یاسایانە دەخرێتە بەرنامەی کار و دەست بەکاری پەرلەمانی خۆمانەکەین
هەر کات هێز و لایەنە سیاسەکان لە دەروی پەرلەمان ڕێکەوتنیان ئەنجامدا لە پەرلەمان ئێمە دانیشتنی ڕۆژێک دەستنیشانەکەین بەڵبژاردننی سەرۆک کۆمار. باش ناوی سێ کەس ئەهێنرێت کە ببێتە کاندیدی چوارچەوەی هەماهەنگی بۆ پۆستی سەرۆک وەزیران. ئێوە هیچ لاریەکتان لەسەر ئەو سێ کەسە هەیە وەکو کورد؟ ئەوان سێ کەسیان هەبوو لە خەتی دووەم، چوار کەسیان هەبوو لە خەتی دووەم. بڕیاریاندا لە خەتی دووەم هەڵبژاردن بکەن بۆ کەسێک هەڵبژێرن بۆ سەرۆک وەزیران، بەڵام معادلەکەیان گۆڕی سدیسە ناتونتۆ سەر خەتی یەکەم. بۆیە ئێمە قسە لەسەر هیچ بژێرێک ناکەین تا و کاتەی بە فەرمی ڕاگەێنرێ و دەزین ئەو کەسە کێیە کام لەو بەربژێرانێ. ئێستا چوار کەسە نەک سێ کەس، چوار کەس لە یەکەم بەربژێرە بوو. باس لە قاسم عەرەجیە کرێ، سەرۆک وەزیران محەممەد شەیع سوودانی، کاتەی یەکلایی نەبێتەوە غەدبان. ئەوە خەتی دووەمە. ئەوانە ڕەت کراونەتەوە. ئەوە خەتی دووەمە. ئێستاوی کە من ئەمڕۆ پێم گەیشت لە ناو لایەنی ئیتار نەخێر نەگڕەت کراونەتەوە. خۆی دوو بۆچین هەیە. بۆچینێکی ئەوەیە کە لە خەتی یەکەمی هێزە شیعەکان هەڵبژێردرێ لە سەرکردەکانیان، بۆچینی دووەمەوەی لە خەتی دووەم. لە خەتی دووەم بەڵێ ناوی قاسم عەرەجیە، محەممەد شەیع سوودانیە و دووسێ کەسی تریش هەیە. بەڵام ئەمڕۆی کە من زانیمە دیسان چونەتەوە سەر خەتی یەکەم، دەیانێت لە خەتی یەکەم کەسێک هەڵبژێرن. چوار بەربژێر هەیە، بەڵام لەبەر ئەوەی کە ئەوان متتەفقنین لەسەر ناوێک، تەنان لەسەر ئالیەتی هەڵبژاردنەکە ئایا لە خەتی یەکەم دەمێنن یا دەچنەوە خەتی دووەم جارەتر. بۆ ئێمە قسە لەسەر بەربژێرەکانیان ناکەین تا و کاتەی بۆ خۆیان ڕێکەون و لە دوای ڕێکەوتنیان هەم قسە لەسەر بەربژێرەکە ئەکرێت و هەم لەسەر بەرنامەی کاری ئەو بەربژێرە و ئەو بە تێکڕایی تاری تەنسیقی بۆ حکوومەت چیە بێ گفتوگۆ لەسەر وردەکارەکانیان دەکەین. باشە، ئەوانەی خەتی یەکەم چێوچێن کە ئەوانەی کاندیدن بۆ پۆستی سەرۆک وەزیران؟ وەکو ناو ناوێ نایەنم، بەڵام سەرۆکی چوار هێزی سیاسی بەتەمان و خۆیان پاڵاوتۆ بۆ ئەوەی کە ببنە سەرۆک وەزیران. ئێوە لەگەڵ کامیانن؟ لەگەڵ خەتی یەکەمن یان لەگەڵ خەتی کەسی یەکەمی و حزبانە؟ طبعاً ئەوان دەستنیشانەکەن خەتی یەکەم بە یا خەتی دووەم، بەڵام بەعامانی بۆچونێک دروست بووە لە عێراقا. طبعاً ئەوانیش لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەن. بەشێک لەوانەی هێزی یەکەم وا ئەخوێندرێتەوە کە ئەمانە هۆکار بوونە لەو نەهامەتی بەتایبەتی لە ناوچەکانی باشوور ناوەڕاست. ئەو ناوانە هۆکار بوونە لەوەی کە ئەو نەهامەتی بەسەر ئەوانە هاتووە لە نەبوونی خزمەتگوزاری لە گەندەڵی لە ناوەقرەی سیاسی ئەمنی، هاتنی داعش و کۆمەڵێک مەسەلەی تر. بۆیە هەندێک لەوانە ڕەنگە بە خەڵکی ئیستیفزاز لە قەڵم بدرێن، هەڵبەت بۆ شەقامی خۆیان. بەڵام وەک باسم کرد ئەوان دەبێ خۆیان ڕێک بکەون کە ڕێکەوتنیشیان زۆر ئاسان نییە. دەبێ خۆیان ڕێک بکەون. ئەو جا ئێمە قسە لەسەر بەربژێرەکەیانەکەین و دوایەوەی کە ڕێک دەکەون ئەو جادێن ئەو بەربژێرە لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی دەرەوەی ئیتار مناقەشاکرێت. ئێمە وەکو هێزە کورسانەکان، وەکو پارتی دیموکراتی کورسان، وەکو سونەکان و لە سونەکانیشە هەم لەگەڵ عەزم کە لەوان نزیکن و هەم لەگەڵ سیادا کە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئێمە تەحالوفن. باش، هێڵی سوورتان بۆ کەس هەیە؟ بەڵێ، هێڵی سوورتان بۆ هیچ کاندیدێک هەیە؟ ئێمە ئێستا باس لەوە ناکەین کە هێڵی سوورمان هەیە، بەڵام بەتاکید هەندێک ناو هەیە بەلای ئێمەوە ڕەنگە چۆن بەشێک لە هێزە شیعەکان پیان وابێ ئەم ناوانە ئیستیفزازن بەلایەن بەنسبەت لایەنێکەوە، ڕەنگە بەنسبەت ئێمەشەوە هەندێک ناو هەیە ئیستیفزاز بن. ئومێدەوارین ئەوانیش دەست بۆ ناوانە نەبن کە ڕەنگە کورد پێی وایە لە ڕابردووە بەشێک بووە لە دروستکردنی ئەو قەیرانانەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی. دوجار ئەوانیش بیر لەوە دەکەنەوە کە کەسێک بێ هەم بەلای جالەوەی لە لای خۆیان وەکو هێزە شیعەکان مەقبول بێ لە کاتی گفتوگۆ لەگەڵ کورد و لەگەڵ سونەشە ڕوبەڕووی ئاستەنگ نەبنەوە
خۆیانیش بەرەو ئاراستە هەنگاوانێن و ئومێدەوارین ئەو کەسە بێ کە هێڵی سووری لەسەر نەبێت لەلایەن هەرێمی کوردستان. کەواتە ئەو ناوانەی لای ئێوە ئیستیفزازن واتە ڕازی نین بۆی کە ببن بە سەرۆک وەزیران، هێڵی سوورتان بۆیان هەیە؟ ئەو ناوانەی کە وەک باسم کردیانی ئەمڕۆ ئەوان هاتوونەتەوە سەر خەتی یەکەم، ڕەنگە تا سبەینێ دیسان ئەو بۆچونیان بگۆڕنەوە و ئەوەی کە من بیستمە لە دوای تەسریباتی ئەو تەسریباتانی کە هەبوو لە ماوەی ڕابردووە ئەوان زیاتر لە بەردەم مەسئولیتن کە ئەم بابەتە حەسم بکرێ، چکە پێیان وایە بەردەوامی ئەم بابەتانە ڕەنگە شتیتری بەدواوە بێت و ئەو بابەتانە تەنانەت ئیتاریش لە بەردەم هەڕەشەی لێکەڵۆشاندنەوەیە، ڕەنگە ئەو تهدیدانی کە یەکرێت لەلایەن هەمان سەرچاوە بۆ تەسریبکردنی دەنگەکانی ڕابردوو هەڕەشەی ئەوە دەکات کە هەندێک بابەت دێتە پێشەوە، ڕەنگە کەسایەتەکانی نێوان ئیتار بگاتە ئاستێک کە لێکەڵۆشێنەوە پرسر بێ ڕێکەوتن لە نێوان ئەوانە بۆ سەرکانی یەک بۆیە لەسەر بابەتی دەستنیشانکردنی ئەو چوار کەسەمانەوەیان یاخود گەڕانەوەیان بۆ خەتی دووەم و تەنانەت بۆ چونێکی لە خەتی دووەمی شەڵ نەبژێردرێ. هەندێک ناو هەیە کە لە وەسەتی سیاسی شیعین باسییان دەکرێت کە ئەوان ببنە کاندیدی ئیتار تا حدێک لەلایەن تیاریشەوە مەرغوب بێت یاخود قسەی لەسەر نەکرێت. بۆ یەوەک باسم کرد تا ئەوان ڕێک نەکەون لەسەر و بابەتە ئێمە چە لەسەر هیچ ناوێک ناکەین و هیچ ناوێک نە پێشوازی لەکەین و نەڕەتی یەکەینەوە. چوارچەوەی هەماهەنگی دەتوانیت بەم شێوەی ئێستا کە هەیە دەچێت تا خەتی دووەم و دەگەڕێتەوە خەتی یەکەم کاندیدێک بۆ خۆی دیاری بکات؟ وەڵاهی وەزعی ئەوانیش باش نییە. من ئەمڕۆ لەگەڵ بەشێک لەوان لە کۆبوونەوە بووین، ئەوەی کە لیانمان وەرگرت هیچ ئاسوویەکیان نییە بۆی کە ڕێک بکەون. ڕاستە دانیشتنەکانیان بەردەوامە، ئەمڕۆژ کۆبوونەوەیان هەبوو، بەیانیش کۆبوونەوەیان هەیە، بەڵام نە کۆبوونەوەکەی ئەمڕۆیان ئەنجامی هەبوو و نە ئومێدێکیشیان هەیە بتوانن ئەم یەک دوو ڕۆژە ڕێک بکەون، ئەیلا مەگەر هێزێکی کاریگەر بتوانێت یەکیان بخاوە ڕۆلی هەبێ لەسەر یەکلایکردنەوەی ئەو پۆستە تا ئاستێکی باش بەشێک لەوانەی خەتی یەکەم بە تەمای خۆکاندیدکردن و دەستبەرداری ئەو پۆستە نەبوونە. مەسەلەن بۆ نمونە بەڕێز هادی عامری پێشترەوەی ڕاگەیاند کە ئەو بربژێر نییە، ئێستا دیسان بۆ تێکێک لە بربژێرەکان ئەمانە ئیشکالە دروست هەکات، جا بۆ ئێمە چاوەڕێکین بزانم ئەوان بەکوێکن. باش دکتۆر، ئەوان لەبەرچی ناتوان کاندیدێک دیاری بکەن؟ کێشەکانی نێو چوارچێوەی هەماهەنگیە یان ترسەکەیان لە سەدرە؟ خۆی دوو بابەتە، یەکیان پاراستنی بەرژەوەندی و هێزانی کە لە ناو ئیتارن لایەک، لە لایەکی تریش ڕاستە تیاری سەدری لە پەرلەمان نەماوە، بەڵام ئەگەر تەماشای حەجمی تیاری سەدری بکە حەجمێکی یەکجار گەورەیە و هێزێک نییە حیسابی بۆ نەکرێگە لە دەروی پەرلەمانیش بێ، هێزێکە خاوەن شەقامێکی گەورە و بەهێزن و جالەوەی تیارێکی سیاسین تیارێکی عەقایدی گەورن لە ناو شیعە ناکرێت پشتگوێیان بخرێت و جەنابتان نەزانن بچووکترین توییتی بەڕێز موقتەدا سەدر کاریگەری لەسەر ڕێڕەوی کۆبنەوەکانی ئەوانیش دەکات بۆ هەڵبژاردننی کەسایەتیەکان بۆ پۆستی سەرۆک وەزیران. پێشتر ئەوان دەیانگوت تەیاری سەدری سەبەبە بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین کەسێک دەستنیشان بکەین و زیاتر داوایان لە تەیاری سەدری دەکرد کە مرەشحێک دەستنیشان کە ئەوان لە سەیر ڕازی بن، بەڵام لە دوای ئەوەی کە تۆپەکاتە ساحەی خۆیان ئێستا خۆیان هەندێکیان لە تموحی ئەویان هەیە کە دیسان بێنەوە بۆ ساحەکەوە بەهێزەوە بێنەوە لە ڕێگای وەرگردنی ئەو پۆستە و هەندێکشیان بۆ پاراستنی نێوماڵی شیعە زۆر بە حەزرەوە تەعامل دەکەن و لەگەڵ ئەوەن کە ئەو کەسەی دەبێتە سەرۆک وەزیران نابێ ئیستیفزازی بێ، چکە ئیستیفزازی بێ بۆ تەیاری سەدری ڕەنگە لە بچووکترین خۆپشاندانە شەقامی شیعی بجوولێندرێ و ئەوەشی کاتوانێ حکوومەت بڕوخێنێ یا ناچاری بکە بەدەست لە کارکێشانەوە شەقامی شیعەیە وەگەوەی کە کرا لە خۆپشاندانەکانی ئۆکتۆبەری و ئەیلول و ئۆکتۆبەری
2019. باشە دکتۆر ئێوە پارتی باشە هەوڵ بۆ سەرکەوتنی کاندیدەکەی دەدات بۆ پۆستی سەرۆک کۆمار یان پشت بە سێیەکی پەکخەر دەبەستێت. تەوان بابەتی ئەم سێ پۆستەی کە هەیە لە عێراق وەکو هەرسێ دەسەڵاتی یاسادانان و تەنفیزی هەردوو شەقی تەنفیزی چ سەرۆک کۆمارە چ سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆک پەرلەمانە ئەمانە بوونەتە ئیستحقاق و عرفێکی بۆتە عرف کە ئەمە ئیستحقاقی قەومیە و مەزهەبیشە لە نێوان شیعە و سونە. پەرلەمان سونە بردوێتی هەمیشە و حکوومەت شیعە و سەرۆک کۆماریش بۆ کورد بووە. لە ناو کووردە لە ناو سونەیە گەورەترین هێزی سونی سەرۆک پەرلەمانی بردووە، لە ناو شیعەیە گەورەترین هێزی شیعی حکوومەتی پێکهێناوە و لە ناو کوردیشە مەفروض وایە کە گەورەترین حزبی کوردی ئەو پۆستە ببات. لە ناو سونەیە گۆڕانکاری کراوە چەند بەرپرس و قیادێکی سونە پۆستی سەرۆک کۆماریان بردووە بە پێی حەجمیان لە ئەنجامی هەڵبژاردنەکان. بۆ کوردیش پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی پێشوش هێزی یەکەم بوو و ئێستاش هێزی یەکەمە کەواتەک دەبێت هاوشێوەی چۆن شیعەکان بۆ خۆیان قبوڵەکەن کە دەبێت هێزی گەورەی شیعە کەسێک دەستنیشان بکات بۆ سەرۆک وەزیران دەبێت بە هەمان شێوە ڕێگە بە خۆیان دەن کە هێزی یەکەمی کورد دەستنیشانی کەسێک بکات بۆ پۆستی سەرۆک کۆمار کەواتە پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت کەسێک دەستنیشان کات بۆ ئەو پۆستە و ئەگەر پارتی تا ئەو ئاسەش مرونەتی تایە کە نوێنەرانی کورد بۆی زیاتر تەمسیلی هەموو کورد بکات ئەو کەسە هەڵبژێرن و پێشتیش ئەمە داوای جەنابی سەرۆک بارزانی بوو لە هەڵبژاردننی 2018 بەڵام بەداخەوە ئەو ڕێچکێ شکێنرا و تاک لەیانانە چون بۆ هەڵبژاردن نامانێت و سیناریۆی دووبارە بێتەوە نامانوێت چی تر ئەو استحقاق لە استحقاقی قەومی دەرچێ و لایەنێک لە دەرەوەی کورد بێ کەسێک دەستنیشان کات یان سێیەکی پەکخەر کامیانە؟ بەڵێ بە تاکید یانی من لەو ڕۆ وەکو ئەندامی شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ گفتوگۆ کۆمەڵێک مەهاممان هەیە، مەهامی سەرخستنی کاندیدەکەمان بۆ پۆستی سەرۆک کۆمار و توێژکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەمە بابەتێکە. بابەتی دووەم ئیستحقاقاتی نەتەوەی کورد چکە بەشێکی گەورەی ئیستحقاقاتانە دەبێت جێ بکرێتەوە لە بەرنامەی کاری حکوومەتەوە حکوومەتیش لەلایەن ئیتار تەشکیلە بێ. تەفاهمات و لێک تێگەیشتێکی سەرەتاییمان هەبوو کە ئەو لێک تێگەیشتن سەرەتاییە بووە بەیاننامەیەک و لە ناو پەرلەمان خوێندرایەوە. ئەو لێک تێگەیشتنە خاڵی سەرەکیان کەمە بدە ئیشراک و تەوافق و تەوازنەوە دەبێت ڕنگدانەوەی هەبێت لەسەر ئەرزی واقع و نابێت تەنها نووسین بێ و بێتە بەشێک لە بەرنامەی کاری حکوومەت. بۆیە هەم بەرنامەی کاری حکوومەت دانانی میکانیزمێک بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەرێم و بەغدا بە شێوەیەکی گەشتیم لەگەڵ ئەوە شان بەشان ئەوە هەوڵەدەین بربژێری پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم لە ساحەی سیاسی کوردستان لەسەر ئاستی عێراق بربژێرەکەی سەر بکەوێ بۆ پۆستی سەرۆک کۆمار و ئومێدی دیشمان وایە یەک بربژێر هەبێ بۆ ئەو پۆستە و تەفاهمات دروست بێ لە نێوان لایەنە سیاسیەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار و تەنانەت پۆستەکانی تری تەنفیزیش لە عێراق. لەگەڵ یەکێتی بەچی گەیشتون لەسەر پرسی سەرۆک کۆمار هەرێکەوە بە کاندیدێکە چن یان کاندیدی هاوبەشتانە بێ؟ خۆی کاندید هەیە لە نوێی مانگەوە کە هەڵبژاردننی سەرۆک پەرلەمان کرا و ناو پێشکەش کرا بربژێر پێشکەش کرا هەردوو حەزب بربژێریان پێشکەش کرد چکە پێش ئەوە شاندێکی هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی هەبوو لە پڕێکا برادرانی یەکێتی لەو شاندە جیابوونەوە و کاندیدیان پێشکەش کرد. بۆیە پارتی دیموکراتی کوردستانش کاندیدی پێشکەش کرد بووە دوو کاندید نەخێر تەنانەت برادرانی یەکێتی بۆ هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمانیش نەهاتن. بۆیە لە دوای ئەو بابەتە بەپێوەی بربژێریشیان هەبێت تەمان بربژێریشیان نەبوو وەژاری دانیشتنەکەشیان نەکرد بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان. بەرحاڵ چوونە بەرەیەکەوە کە پێیان وابوو بابەتەکە زیاتر لەسەر بابەتی سەرۆک وەزیران و تەحالوفەیە کە دروست بووە
دوای ئەوەش ئەتا ئێستا ئەو بربژێری ئەو دوو حزبە هەیە نەگەیشتونەتە خاڵێک کە ناخێر ئەو بابەتە لەگەڵ ئەوانی شا باس کرابوو دروستکردنی تەحالوفی پێشئینتیخابی لەگەڵ برادرانی یەکێتیش باس کرابوو بەرنامەی کاری هاوبەشی هەردوو لە بە یەک ئیتیفاقیان لەسەر کردبوو بەڵام دوجار کاریگەری دەرەوەیە یاخود چ جۆرە کاریگەریە گوای کرد کە ئەوە نەبێ بەرحاڵ ئێستا دوو بربژێر هەیە واقع دوو بربژێری دوو هێزی سیاسی هەن لە پاڵ ئەوانیشا کۆمەڵێک بربژێری تر هەیە لە کورد ئومێد دەکەین ئەم بربژێرانەی یەکلایی بکرێنەوە چونکە ئەو پۆسە استحقاقێکی نەتەوەیە نەگە استحقاقێکی حزبی و خۆشتر وایە و باشتر وایە کە ئێمە بەیەک بربژێر بچینە ناو پەرلەمانەوە و ئێمە هەوڵ دەین هیچ جانشتێکی سەرۆکۆمان نەکرێت تا و کاتێک کە کورد لەسەر بربژێرێک ڕێکەوە. ئەکید زانیاریتان هەیە کورد بە یەک کاندیدی هاوبەشە چێت یان بە کاندیدی جیاواز؟ و توێژەکان بەردەوامن بۆی کە ئەو فرەکاندیدیە یەک بخرێت و ئەگەر نەیشمانتوانی هیچ لایەک بۆ نمونە ڕێککەوین لەسەر ئەوەی کە بربژێرەکەی خۆمان بکشێنەوە هەڵبەت ئالیەتی تر هەیە بۆ ئەوەی کە وا بکات ببێتە خاڵێکی نێوەند لێنەوان هەردوو لایەکە و بربژێرانە هەمویان بچن لە ڕێگای نوێنەرانی کوردەوە نوێنەری خەڵکی کوردستان ئەو بربژێرانە هەڵبژێرن بۆی دوجار زیاتر تعبیل لە کورد بکە و ببێتە نوێنەری کورد بۆ پۆستی سەرۆک کۆمار. باش وەجیا لە بابەتی ئەو بابەتی کە تەحەفوزمان هەیەمە لەسەر بابەتی بەڵێ ئەمڕۆ هەواڵێکە بوو گوایە سەرۆک بارزانی و بافەڵ تاڵەبانی کۆبوونەتەوە مەڕاستە؟ کۆبوونەوەکان بە فەرمی ڕاگەیەندرێن و هەر کۆبوونەوەی بکرێ بە فەرمی ڕاگەیەندرێ هەوڵ هەیە دانیشتن هەیە بەڵێ دوێنێش دانیشتن هەبوو و بەشێک لەو میدیایەنەش ئەویان گواستەوە کە هەیە هەوڵەکان هەیە و کۆبوونەوەکان هەیە گفتوگۆکان هەیە ئەوەی کە ئەنجامی هەبێ بە فەرمی ڕاگەیەندرێت بەڵێ گفتوگۆ هەیە ناشارینەوە بەڵام ئەوەی کە بە فەرمی ڕابگەیەندرێت ڕێکەوتنی نێوان هەردوو لای هێشتا نەکراوە. کەواتە ئەمڕۆ سەرۆک بارزانی و بافەڵ تاڵەبانی کۆبوونەتەوە. من ناتوانم ئەویان بڵێم بەڵام دەتوانم بڵێم کۆبوونەوە کراوە لە نێوان هەردوولا لە ماوەی چەند ڕۆژە. باش ئەی کۆبوونەوەکەی فواد حوسێن و بافەڵ تاڵەبانی چ ئەنجامێکی هەبوو؟ بەڵێ ئەویش کۆبوونەوە هەبووە لە سلێمانی کۆبوونەوەیەک هەبووە بەشێک لەو بابەتانی کە تەڕێک کراوە بابەتی پۆستی سەرۆک کۆمار بووە و ئەو ئەنجامی ئەو کۆبوونەوەی بەڕێز دکتۆر فواد حوسێن و کۆبوونەوەکانی داهاتوو ئەگەر بکاتدا ئەنجامێک بە فەرمی لەلایەن هەردوو لایەوە ڕاگەندرێ ئەنجامەکان هەرێنین ئەو کاتە هەموو لایەک لێ ئاگدارە بن. دەزانی یەک دیوی بابەتەکە ناخوێندرێتەوە مەسەلەن بابەتی ئەوەی کە ئەم کاندیدانە چۆن بچن ناو هۆڵی پەرلەمانەوە چۆن بتوانین یەک بخرێن ئەمانە کۆمەڵێ ئالێت و میکانیزمی ئەوێ و ئەگەر ڕێکەوتن لەسەر ئەوەی بە یەک کاندید بچن لە دوای ئەوە ڕێکەوتنەکە لەسەر چی ئەساسیەکە بێ بۆیە ئەگەر لە بەشێکی ئیجابی بێ ڕەنگە بەشێکی سلبی بێ و بۆیە هەتا تەواو نەبێت گفتوگۆکان لەسەر و بابەتە هیچ قسەیەک ناکرێت. پێشتر دەگوترا پارتی ناخوازت بەرەم ساڵ ببێتەوە سەرۆک کۆمار هەر کەسێکتر هەڵبژێرن بە ڕەزامەندی هەردوولا بێ ئێستاش هەمان قسەتان هەیە؟ طبعاً بەڕێز دکتۆر بەرهام ڕێچکەیەکی خراپی گرتە بەر کە ئەویش ڕۆیشتن بۆ خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆمار بۆ 2010 لە دەرەوەی خواسی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان خۆ ئەو کات ڕەنگە داوای لە جنابی سەرۆک بکردایە ببووە بربژێری کورد و پشتگیری هەموو لایەکی بەدەستێنا چونکە پێمان وایە ئەم کردنەوەی ئەم دەرگایەکی یەکجار خراپە
و کورد نایەوێت لە دەرەوەی خواستی خۆی خەڵکی بۆ دابنرێ. ئێمە دەمانی ئەوەی کە دەبێتە سەر و کۆمار بتوانێت لە مستەقبل هەم دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بکوەکو حامی دەستوری عێراق و تەنانەت بەڕێز دکتۆر بەرهەم لە ناوچەکانی تری عێراقیش لە ناوەڕاست و باشووریش گرفتی یەکجار گەورەی هەیە و پێیان وایە کە ئەم پۆستە نەتوانراوە کارا بکرێت لە ماوەکانی ڕابردووە جەناب تزانی تەدەخولاتی یەقلیمی زۆر لە عێراق بووە قەسفی ناوچەکانی عێراق کراوە هاتنە ژوورەوە بۆ ناوخاکی عێراق هەبووە سەروەری عێراق پێشێل کراوە ئاوی عێراق بڕاوە و لە مەحافلی دەوری زۆر جار عێراق غیابی بەهۆی ئەوەی کە ئەو پۆستە نەتوانراوە وەکو خۆی بەکاربێنێ کەواتە ئێمە دەبێت کەسێک لێوێ دابنین بتوانێت شوێنەکەش کارا بکاتەوە نەک هەر ئەوەی کە بە ناو کوردێک لێوێ بێ دەبێت کەسێک بێ بتوانێن ئەو شوێنە کارا بکاتەوە ڕۆڵیشی هەبێت لە یەکخستنی هێز و لایەنە سیاسەکان نەک ئەوەی کە زیاتر نێوانیان تێک بداوە دووریان بخاتەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوە. سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابێن.